تەمەنی ئوممەتەکەی من لە نێوان 60 تا 70 ساڵدایە و کەمیان هەیە لە ئەوەندە تەمەنیان تێپەڕ بکات. بەڵام خوای گەورە بە فەزلی خۆی هەندێک کات و کردداری داناوە کەوا دەبێتە مایی بەرەکەت و زیادبوونی تەمەن. لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك فەزڵ و گەورەی ئەم دەڕۆژە خوای گەورە لە قورئاندا سوێندی پێخواردووە و فەرموویەتی والفجر وليال عشر. ابن كثير دەفەرمێ مەبەست لەو دەڕۆژەی کە خوای پەروەردگار سوێندی پێخواردووە بریتیە لە دەڕۆژی یەکەمی مانجی حاجیان. هەروەها خوای گەورە فەرموویەتی ويذكر اسم الله في أيام معلومات. ابن عباس دەفەرمێ ذکری خوا بکەن لە ڕۆژە زانراوەکاندا کە بریتین لە دەڕۆژی یەکەمی مانجی حاجیان. سعیدی بنی جوبەیر دەجێڕێتەوە کە فەرموویەتی هیچ ڕۆژانێک نییە کردەوەی چاکە تێیدا خۆشەویستتر بێت لە لای خوای پەروەردگار وەکو ئەم دەڕۆژەی مانجی حاجیان. وتیان تەنانەت جیهادیش لە پێناوی خوادا. فەرمووی تەنانەت جیهادیش لە پێناوی خوادا تەنها مەگەر پیاوێک نەبێت کە بە خۆی و ماڵ و سامانیەوە دەربچێت بۆ جیهاد لە پێناوی خوادا و هیچیش لەوە جیان ئەوەیە کە ئەم دەڕۆژە بنەوای پەرستشەکانی تێدا کۆبووتەوە کەوا بریتین لە نوێژ و ڕۆژ و سەدەقە و حەج و ئەمانەش لە هیچ کاتێکی تردا کۆ نابنەوە. ڕۆژانی دەڕۆژی یەکەمی مانجی حاجیان چاکترە لە ڕۆژانی دەڕۆژەکەی کۆتایی مانجی ڕەمەزان و شەوانی دەڕۆژەکەی کۆتایی مانجی ڕەمەزان چاکترە لە شەوانی دەڕۆژی یەکەمی مانجی حاجیان. وتەی هەڵبژاردا ئەوەیە کەوا ڕۆژانی ئەم دەڕۆژە چاکترە لەبەر ڕۆژی عەرەفە و شەوانی دەڕۆژەکەی کۆتایی مانجی ڕەمەزان چاکترە لەبەر شەوی قەدر چونکە ڕۆژی عەرەفە چاکترینی ڕۆژەکانی ساڵە و شەوی قەدریش چاکترینی شەوەکانی ساڵە. شێوازی سنەتی تەکبیرات و ئەڵڵاهو ئەکبەرکردن لە یەکەم ڕۆژی نۆمینەی حاجیان بەم شێوەیە کە پێویستە ئەم ذیکرە زۆر بکەین. الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. هەر کەسێک نیازی قوربانی هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کردووە ئەم دەڕۆژە تا قوربانیەکە دەکا نینۆکی نەکا و هیچ مویەک لە لاشەی نەکاتەوە بەگشتی. اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا